بله هاوران ایوا روزانه چندین جار به مبستی گورانیک به یا خود هر شتێکی تر بێ ئێوە سەردانی یوتوب یەکەن پێم وایە کەس نەبێ کە ئینتەرنێتی هەبێتەوە و سەیری یوتوبی نەکات بەڵام چی لەوەی باشتر کە لە هەمان کاتدا کە تۆ سەیری یوتوبی یەکەیت بتوانی لە ڕێی ئەپێکی ترەوە سەیری یوتوبی بکەیت کۆینێکی تایبەت بەو ئەپەی وەرەگری کەمێکی ترە چینە ناو ئەم ئەپە بۆەوەی ئێوەش بتوانە لە ڕێی سیرکردنی ڤیدیۆکانی یوتوب بتوانن کۆینێکی باش بەدەستی بهێنن بەڵام لێرە عزیزان من بە تەمای چەنێلێکی دیم چەنێلی میوزیک کە لەوێ ئۆرگی مۆبایلم ئەپدەیت کردیتەوە و چەندین سێتی باشیشم ئەپدەیت کردیتەوە بۆ ئەوەی چەنێلێکی تایبەت بە موزیک دابنێم فێرکاری موزیک کە من نزیکەی 13 ساڵ بوو 14 ساڵە من لە بواری موزیکدا کارەکەم بە پێویستم زانی کە ئەو بەرهەمە کە لە بواری موزیکدا هەمە بۆ ئێوە بناسێنم هیچ پێویستیش ناکە کە ئێوە بچن ئۆرگ بکڕن یاخود یامەها بکڕن چونکە من ئۆرگی مۆبایل هەروەکو دەزانن ئۆرگی مۆبایل هەیە کە لەلایەن کەسێکی ئێرانیەوە دروست کراوە لە ساڵی 2000 و ئەگە بەهەلە نەچوو بم ساڵی 2014ەوە بەڵام من دەستکاریە و ئۆرگەم کردیە و کە ئۆرگی مۆبایلە هەمووتان ئەتوانن ئەو ئۆرگەتان هەبێ کە بە شێوایەکی زۆر باش دەستکاریم کردووە زۆر 180 نزیکیم کردیتەوە لە ئۆرگی گەورە واتە ئۆرگی شایی و ئۆرگی حەفلەکان کەمل لەو نزیکانە بەڕێزانم ئەو چەنێلە هەر دەمێنێ چەنێلی بەدەستێنانی پارە هەر دەمێنێ و من بە شێوەی ڕێکوپێک هەموو ڕۆژانی شەمە دووشەمە چهارشەمە وهەینی ڤیدیۆکان لەناو ئەم چەنێلە دانێ بوو ئەوانەیە کە حەزیان لە بواری کریپتووە بەڵام چەنێلێکی تایبەت بە موزیکیش دانێ بۆ ئەو کەسانەی کە حەزیان لە موزیکە و ئەیانەوێ فێلە موزیک ژەنین ببن من چەنێلێکی تایبەت بوو ئۆرگی مۆبایل لەم نزیکانە چەنێلەکە داهێنێ بۆ ئەوەی ئەو کەسانەی ئەو گەنجانەی کە حەزیان لە موزیکە بتوانن لە ڕێی مۆبایلەوە لە ڕێی ئۆرگی مۆبایلەوە باشترین موزیک بژانن کە من پۆستێکم لە فێسبووکا کرد بە ڕێزانم کە لەوێ بە خودی ئەو ئەپدەیتە کە ئەپدەیتی ئۆرگم کردووە موزیکێکی فارسی مژەنی ئێوە دەتوانن بچن سەیری ئەو موزیکە بکەن کە ئێوەش باشتر لە من دەتوانن لەگەڵ مبن لە چەنێلی نوێی کە بەم زوانە دانیم ئێوەش بتوانن باشترین موزیک بژەنن لە ڕێی مۆبایلەکەتانەوە واتە پێویست ناکە بچن ئۆرگێک بە 30-40-50 وەرەقەی بکڕن دڵنیا بن هاوڕێیان کە من باشترین نسخەی ئۆرگتان ئەدەمێ بۆ مۆبایل بۆ ئەوەی ئێوە بتوانن هەر مقامێکی فارسی تورکی عەرەبی و کوردی بتوانن بە ئۆرگی مۆبایلتان بژەنن پێویست بە ڕوونکردنەوە بۆ ئێوە بدەم بە ڕێزانم کە چەنێلی دووهەم چەنێلی موزیک دەبێ و ئەم چەنێلە شەروەکو هەموو ڕۆژانی تر بە ڕێکوپێکی من ڤیدیۆکانی سەبارەت بە کریپتۆ لەناو ئەم چەنێلەش دانیم من باشترین فێرکاری و ڤیدیۆکانی موزیک کە بەخۆم دەژەنم و ئێوەش فێرەکەم کە چوون بە مۆبایلی باشترین موزیک بژەنن بۆ ئەوەی خەڵکی کوردستان لە هونەریش بێباش نەبێ ئینشاءالله بەڵێ ئازیزان ئەمڕۆ ئەپێکەیە کە ئێوە دەتوان لە ڕێی ئەم ئەپەوە لە جیاتیاوی بچن لە یوتوبی سەیری ڤیدیۆکان بکەن لە ڕێی ئەم ئەپەوە سەیری ڤیدیۆکان بکەن بۆ ئەوەی کۆینێکی باشتان بداتێ بەڵام پێشەوەی ئازیزان من نیهات معینم کە هەموو ڕۆژانی شەمە دووشەمە چهارشەمە و هەینی ڤیدیۆکانی سەبارەت بە کریپتۆکارنسی یاخود هەمان دراوی ئەلکترۆنی لەناو ئەم چەنێلە ئاپلۆد یاخود پەخشەکەم بۆ ئەوەی زانەری ئێوە لە بواری کریپتۆکارنسی یاخود هەمان دراوی ئەلکترۆنی ببەمە سەرەوە و ئێوە بتوانە لە ڕێی ئەم چەنێلەوە دۆلاری ئەمریکی بێ بەرامبەر بەدەست بهێنن گەر حەستان لەم جۆرە ڤیدیۆانەیە دەتوانن چەنێلەکە سابسکرایب بکەن زەنگۆڵەی تەنشش چالاک بکەن بۆ ئەوەی هەر کاتی کەمە ڤیدیۆیەک ئاپلۆد ئەکەم یاخود بڵاوەکەمەوە یوتوب لە ڕێی نوتیفیکەیشنەوە ئاگادارتان بکاتەوە و یەکەم کەس بن کە بێن ڤیدیۆکام ببینن بەبێ ئەوەی ڤیدیۆکەی درێژ بکەینەوە ئازیزان ئەچینە سەر بابەتی ئەسلی ئەم ڤیدیۆیە لێرانە من هاوشێوەی ئەندرویدی بەکاردێنم لێرانە ناوی ئەپەکە بەڕێزانم لێرانە بۆ ئێوە دەنووسم ئێوەش لە ئەسواقی مۆبایلەکەتان لە ئەندرویدی سێرچ بکەن TV2 هەر بەم شێوەیە بۆ ئەندروید تاوە بۆ iOS یاخود هەمان ئایفۆنیشم تاقی نەکردیتەوە ئێوە دەتوانن تاقی بکەن بزانن لەوانەیە بۆ ئایفۆنیش ببێ ئەم بەرنامە زۆر ئاسان ئازیزان ئێوە دەتوان لە ڕێی ئەم بەرنامەوە کۆینێک بەدەست بهێنن کە لە کۆتاییدا لە کوین مارکێت کەپ لیز دەبێت ئینشاءالله
و ایوه او کاتی باشترین قازانج دکن. با سیرکردنی ویدیوکان ایوه دتوانن کوینی اپاکه بدست بهنن که تیوی توه. لیرانه برزانم هیچ ایمیل کی ناوه هیچ ناونوسینه کی ناوه کاتی که تیوی تو سرچ کهیو دا بزینی دیتا لیرانه پیشاوی بیتا لیرانه نکست داده نکست که و دیتا او صفحه گرینگترین صفحه لیرانه که کلیک که لسر سرچ و ناوی گورانی بیجک یا خود هر شتک دانوسید بونمونه من عشق که خوم دانوسم که معینه براستی معینم زور خوش ده به هارم براستی دنگی که پیم وایه دوباره نابیتا و معین اصفهانی من زور معینم خوش ده چون که براستی یادگاری زورم لگل او هنرمنده هیا لگل دنگی او هنرمنده هیا دیاره عشق که من نهینا آره نزانم اینترنتی من زور تپا ببرم بامچ ماوناو اوکی لیرانه المهم هر شتێک بلیرانه سرچەکە یاخود ئەگە سرچیش نەکەی لیرانه لبەشی دوام تیوی هەیە تەنها پێویستە تۆ کلیک لەسەر هەر موزیکێک بکەیت و دواتر پێم وایە لە چەند دقەیە پوینتت ئەدەتێ و دواتر پێتانەدەم کە چۆن ئەو پوینتانە دەکەیت بە کوینی یاریەکە و لیرانە شاور من لەبەر قەوانینی کۆپیڕایتی یوتوب ناتوانم موزیکەکان پاش بکەم بەڕێزانم چکە ئێستا ئەگەر موزیکی ئەو هونەرمەندە لێبدەم بەڕاستی یوتوب بۆ چەنێلەکە خراپە و من لە بە هەندێ ناتوانم ئێوە تەنها کلیکەکەن و لێگەڕێن ڤیدیۆەکە بەخۆ چالاک ببێ و پوینتانە دەتێ و دواتر پێتان دەڵێم کە چوونەکەم بە پوینت هاوڕێیان زۆر ئاسانە و ئەپە بەڕاستی ئێوە لە 1 دقیقە دەتوانن 300-400 پوینتی بەدەست بهێنن لە 1-2-3 دقیقە و دواتر پێتان دەڵێم کە هەر پوینتێک چەند دراوی ئەم یاریەکە و دواتر بە چەندێ لیرانش ایرنمانی هیا ایرنمور هیا ببرن لیرانه پێویستە تۆ ڕیواردی دەیلی ڕۆژانە ئەنجامی دەیت کە ڕۆژانە لەم ڕێواتوانی 500 کوینی بەدەستبێنی ئەمە یەکەم شت باشە 24 ساعتی تر ئەوە چونکە من هاوشێوەی مۆبایلی بەکاردێنم هەر ئەچێتەوە ناو بەرنامەکە لیرانەش چەند تەسکەیە بۆ نمونە لیرانە 200,000 کوینت ئەبی بچی لیرانە بە ئینگلیسی بزانە چی لە تووەوێ گەمەیە یاریە هەر شتێکە المهم لیرانە تۆ دەتوانی ئەو تەسکانەش ئەنجامی بدەی بۆ ئەوەی بەرامبەریان نووسیە کە چەند پوینتت ئەدەتێ بەڵام تۆ لیرانە لە بەشی تیوی بەڕێزانم ڕۆژانە هەر چەند دەتوانی سەیری بکەیت و تەنها موزیکەکە پێ دەکەیت و چالاکی یەکەیت و بخۆ پوینتەکانت بۆ کووەکەتەوە لیرانە بەشی واڵێتەیە باشە تەماشای ئێستا من تەسکەکەم ئەنجاممدا 500 پوینتم بەدەستهێنا و دواتر لە خوارەوە چەند بەشێکی گرینگەیە بوو ئەوەی بۆ ئێوە شەرح بکەم بەشی ڕێکوست پێی ئەوتەیە ئەوانەی کە بۆ نمونە پارەکەت ڕاکێشاوە کە بەشی گرنگترین بەشەکان بەشی پێی ئەوتە تۆ پارەکە ڕاکێشی کە لێرە نازیزان چونکە من نەگەشمە 100,000 تۆ کاتێکە گەشتە 100,000 پوینتی 100,000 پوینت بەڕێزانم 100 دانە توکەنی ئەپەکە کە دواتریش پێتان دەڵێم کە هەر توکانێک بە چەندیە و لێرانش ئەمە بەشی پێی ئەوتە کە تۆ دەتوانی دراوەکەت ڕابکەژی کاتێک گەشتیە 100,000 پوینتی ئازیزان ئێوە دەتوانن ڕۆژانە 18 بۆ 20,000 پوینتی کۆبکەنەوە واتە زیاتریش تۆ چەند کار لەسەر هەم ئەپە بکەیت دەتوانێت زیاترین پوینتی کۆبکەیتەوە واتە 1000 پوینت یەک دانە توکەنی ئەم یاریەکە 20,000 ئەگە تۆ ڕۆژانە 20,000 پوینتی بەدەست بێنی 20 دانە توکەنی ئەم یاریە لێرانەش ماڵپەڕە کۆمەڵایەتیەکانی ئەم یاریەیە هەر بەم شێوەیە ئازیزان زۆر ئاسانە هەر ئەوەندە بوو ناونووسینێکی ناوێت تەنها ئێوە دەتوانن لە ڕێگەی ئەم ئەپەوە بەم شێوەیە کۆینەکان کوبکەنەوە کە کۆینی تیوی تووە باچینە ناو کۆین مارکێت کە بزانێ سعری ئەم دراوە بە چەندە لە ئێستادا کە پێشە لێمداوە ڕێزان کۆین مارکێت کەپیش بڕێکی ساج بووە بە بێ VPN نازانم بۆ من ناچیدا ناوێ لەوانەیە کێشە لە ئینتەرنێتی من بێت چکە زۆر تەپە ئەبێ ئەو ئینتەرنێتە بگۆڕم لەسە وڵاتی بەریتانیای دانێ باشە هەروەکو گوتم بە ڕێزانم بەم زوانە تیوی تووە ئێستا لە ناو کۆین مارکێت کەپی هەیە بەڵام نرخی نییە
بەڵام لە بەشی باوچی نەشوێنێکی تر پرایسی باینەنس سعرێکیان بوو داناوە بەڵام چی لەوەی باشتر ئازیزان چونکە شتێکە بەلاشە ئێوەش کوو بکەنەوە دڵنیا بن کە ئەم تیڤیتوە چونکە زۆر کەس بۆ لای خۆی ڕاکێشەوە نرخێکی باش دەبێت لە داهاتوودا بەڵام لە پرایسی باینەنسی نزیکەی 2-0 پێم وایە 2-0 بەڵێ بەڕێزانم لێرانە 2-0-17 بەڵام هەروەکو گوتم بە ڕسمی لە ناو کۆین مارکێت کەپی لیست نەبووە جا چی لەوەی باشتر چونکە شتێکە بەلاشە ئێوەش با ئەپەکەتان هەبێەوە کۆینی یاریەکە بەدەست بێنن کە ئینشاءالله سبەی لە داهاتوودا دەبێتە پرۆژەیەکی زۆر باش و ئێوە زیاترین قازانج لە ڕێی ئەم ئەپەوە دەکەن بەڵێ بەڕێزانم نامەوێت لە کاتیەوە بگرم لە دانانی چەنەلی دووەم کە چەنێلی موزیک دەبێت من لینکەکەی ئەگەر چەنێلەکەم دانا لینکەکە بە زووترین کات بووێەوە لە ناو فیسبوک بڵاوەکەمەوە یاخود لە ژێرم ڤیدیۆانە بڵاوەکەمە بووەوەی ئەوانەیە کە حەزیان لە موزیکە بتوانن بێن و باشترین موزیکەکان لە ڕێی مۆبایلەوە بژێنن و ببن بە هونەرمەندێکی زۆر باش بە تایبەتی گەنجەکان کە زۆر حەزیان لە میوزیکە ئەگەر ڕەخنێک کامنتێک هەر شتێکتان هەبوو دەتوانن لە ژێرم ڤیدیۆیە بنووسن من لە کاتی خۆیدا لە زووترین کاتدا جوابی کامنتەکانی ئێوە دەمەوە سوپاس کە بینەری ئەم ڤیدیۆی بوون خواتان لەگەڵ